باش تماشاوان نجا مروف کانه د کاروبارن ناوا دام و دزگین حکومی دا تا چند اف دیارده لهرما کردستان گلو هبونوه هیا و ناو نشانن تواره ایرو یه برنامه مایک خلکه د ناوا دام و دزگین حکومی انکو سازین فرمین حکومی لهرما کردستان تایبتی او سازین کو خدمتگزارین گشتی پیشکش خلکی دیکن کو روزانه خلکی پیوستی بوان دام و دزگان هیا سردان آوان دیکن بو چواتکه رایی آنکو جیبجی کردن کاروبارین وانا گلو دنوا وان دزگهان دا تا چند وک هوی هیا د جیبجی کردن یا آنکو پریوبرنا کاروبارین ولاتیان بو اکوی یان کو تا چند خزمینه آنکو مروف کانه دنوا وان دامو دزگهان دا دیتا پیراو کردن اگر هبه باندوریاوی یا نارینی یا خراب لسر اداء کاروبارین دامو دزگین حکومی تا چند هیا تا چند اوه کاریگری هیا لسر روشا ولاتیان و پیشکشکردن خدمتگزاریان گشتی باوی که وکف با ولاتیان لهرما کردستانه خزمینه لئیش و کاری دام و دزگاه حکومی کنده اما ناو نشانی توری امروی برنامه مایک خلک دوای ام نابرم لا خدمت ورگتنی سرنجی وی برزم لگلم بن دوباره سلاوتانه ببینه را برزه کن خزمینه لئیش و کارکانی دام و دزگاه حکومی کن لهرمی کردستان بشویکی گشتی دامو دزگاه فرمیکان به تایبەتی او دامو دزگانەی که خزمەتگوزاری گشتی پێشکەش وڵاتیانەکەن تا چەند لەم دامو دزگەکان دەستگایانە بە شێوەیەکی یەکسان معاملەی هاوڵاتیان بەڕێوەچێ یان تا چەند خزمێنە واستەکاری دوستایەتی نزیکایەتی ڕۆڵ ئەبینێ لە چونیەتی ڕایکردنی شوکارەکاندا هەگەر ئەم دیاردە بێت تا چەند کاریگەری سلبی هەیە لەسەرەوەی کە بە شێوەیەکی یەکسان خزمەتی کوی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەوانەی که پیوسیان با خدمتگزاری گشتیان اوانه که سردانی ام دامو دزگاهکن هيا لسرم توره ایواتوانن سرنجکانی خودتان نشان بدن آیا ام دیارده هيا یا نه اگر هبه کاریگریکانی او چی بکرید بوی ام دیارده نمینه بشویکی یکسان و کهو خدمتگزاری گشتیکان پیشکش محاولاتیان بکرید بله بو امش یکم پیوندی من حمید مجید لهولیر ولی گلمانه ای حمید وارد باش واری خودتان باش سلاو بو کنالی نالیای برز بو شاشه جوانکی کاری بەڕێز زۆر سپاس سەبارەت بۆەوە بەڕاستی پندێکەیە هی کوردیە بەڵام دەڵێ ئەگەر بەردێ نەزان بیاوێتە گۆمێکەوە بە سەد زانای نێودەوڵەتی دەرنایەتەوە کاکەوە پێشینەی هەیە ئەگەر بابەتیانە قسەی لەسەر بکەین لە سەرەتای دروستبوونی حکوومەتی کوردستانەوە خزمێنە کوڕی خاڵی فلانی کوڕی پرچی فلانی ڕاستی حکوومەتایەتی لەسەرەوە ساسە ناکرێت بۆ نمونە دەبینین هەر لە دوای شەڕی ناوخۆوە تەماشا دەکەی لە زیاد هەموو شتێک تەداخولیان لە کاروباری پەروەردەدا کرد مامۆستای فەلیان دامەزران بە شەهادەی دویم تەوەسە سێم تەوەسە یعنی دەبووە خۆیان سیاسیەکان مامۆستا پەروەردەی کردوون نەدەبووایە ئەو کارە ڕووبدا تەماشا دەکەی تازە لە تەپچی حەمەداغا و تەپشی کڵاو قازمدا دەبەزی بەیانی تەماشا دەکرد وەڵام مامۆستایە چۆن مامۆستایەکی ڕسمی مامۆستایەکی ئەکادمی لێ بکەیتەوە لەگەڵ مامۆستایەکی کە بە تۆزوبا دامەزرابێت لە دەستی بچۆن پێ دەڵێن تۆزوبایە بێڕەقەم نازانم بڵێم چی ئەو شتەی پێ دەڵێن حتا دروستبوونی مەحارەزە یعنی بەدرەنگەوە لەدایک بوو ئەو کاتەیە بەمانان دەڕۆشتین بۆ هەندەران دوای خەڵک لە بەحری ئیجە دەخنکە یعنی ناڕازی بوو بۆ وەزعا دوای چەندەها جار قەشمەردار داشکردنەوە یعنی ئەو کاتە هەر خۆمان دەگەیاندە ئەوروپا یعنی بۆیە خەڵکی سا پرسیاری لەسەر دروستبوونی مەحارەزەشەیە یعنی دەبوایە ئەو کاتە هیچ نەبێ دەستکاری پەروەردە بله گای حمید بنامای دروزبنی ام شوازه بنامای دروزبنی ام شوازه که تو باسه که بو چه گرین تو چی بکرید بوی ام شتا ام آراسته کردن ام شوازه لدامو دزگاکان لکردستان بشه یکی گشتی نمینه بە شێوەیەکی گشتی بەڕاستی دەبێت حکوومەتێکی زیندوو دروستکەین ئەرچی هەموو پارتە سیاسەکانە کاکە ئەوە دیاردەیەکی نێودەوڵەتیە یعنی سەرکردەی جیهانیمان نییە سەرکردەی ئەوروپاییمان نییە وەکو شارل دیگۆر سەرکردەی ڕۆژهەڵاتیمان نییە وەکو جەمال عەبدولناسر سەرکردەی کوردستانیمان نییە ئەگەر بڵێم ملا مستەفا دەڵێ ڕووی با بدڕەش بێ کاکە ئەوانە پیاوی ڕۆژگارەکەی خۆیان بوون شارل دیگۆر شارەزا بوو لە ڕووداوەکانی جەنگی جیهانی یەکەم و دووەم ئەوروپای ئەوە کێشەی بانکەکان هەموو ئیفلاسی کرد جەمال عەبدولناسر نەمای ئێستاوە شۆڕشی میسر بزانە چی لە بەسەر هاتووە ئاکامەکەی کوردستانی خۆمانی دوو ئیدارەی کاکە یعنی دەبێت بزانین ئێمە
لە ئێستادا چی بکەین بۆ سەرکردەیەکی نیشتیمانی بەڕاستی هەموو پارتە سیاسیەکان بە هەڵبژاردن بێ بە ئیتیفاق و دانان بێ ئێمە چۆن دەبێت سەرکردەیەکی سیاسیمان نەبێ سیاست ئەنی پێت وایە کاک حەمید پێت وایە کە زۆر بە کورتی پێت وایە لە ئێستادا ئێمە خاوەنە و سەرکردە نیشتیمانیانی بە تایبەتی لە کوردستان کە هەڵبژاردن کرا بە زۆرینە دەنگیاندا بە مەسەلەن سەرۆکاتی هەرێمی کوردستان لە سەدا زیاتر لە سەدا هەفتای دەنگی خەڵکی کوردستان مەسعود بارزانی بەدەستهێنا بۆ سەرۆکاتی هەرێم هەروەها لە عێراقیش و پەیمانی کوردستان توانیەتی دەنگی زۆرینەی خەڵکی کوردستان بەدەست بێنێت لە عێراقیش لە پەرلەمان مامجەلال وەکو سەرکوماری عێراق هەڵبژێرا پێت وایە خەڵکی کوردستان بڕیاریان نەداوە تا ئێستا سەرکردەیەکی نیشتیمانیا بێ بڵێ کاکە گیان سەرکردەی نیشتیمانی بڵێ سەر کۆمارمان هەیە شارەزان لە کاروباری دەرەوە بەڵام لە کاروباری ناوخۆ هاوسەنجی نییە یعنی دەبێت کرانەوە بێ بزانن خواستەکانیان چییە بڵێ بۆ سەرۆکی هەرێم بەڵام بە فعلی ئیدارەی سلێمانی نەداوەتە دەست ئیسا هاوڵاتیان پەیوەندی دەکەن ئەوەی لە سلێمانی ڕخنەی هەبێ ڕخنە لە حکومەتی هەولێر دەگرێت ئەوەی لە هەولێر دابنیشێ ڕخن لە سلێمانی دەگرێت کاکە بۆ بەویشدانەوە قسەنەکەی تۆ من ڕخنەم لەسەر گۆڕان هەبێ ئەگەر لێم بپرسی پێشکەشکارێکی باشیە دەڵێم ئەوە هوشیار عەبدوڵڵایە کاکە با ڕخنەم لەسەری هەبێ نەک یعنی تێبینیم بەڵێ کاکی حەمید بەڵێ سوپاس سەرنجەکان گەشتن محەممەد مەلەگەلە لە کەرکووکەوە کاک محەممەد وەرت باش ئەو کاتۆ باش هەموو کاتێکت فەرموو وەڵا ئێمە لە شارەوانی کەرکووک داوامەکەین بەڵێ ماگی بە 220,000 تقریبان جێژنانەشمان لێ بڕن کاک ئێمە حەوت ساڵە لێ داوامەکەی ناماکەنە ڕەسمی کاک ئەوە خزمێ ئەو برایەتی ئەو کوڕمامەیەتی ئەوە خوش خۆێنێتە لەسەر ئێمە کاک ئێمە حەوت ساڵە دوو لەردۆغنە درەیەکە نینەکەن بۆ شاری کەرکووک خزمەتێکەین ناماکەنە ڕەسمی ئەو حەوت ساڵ ئێمە ناو شاری کەرکووکین کەس نییە حکومەتێ بەلامانەوە بێ هەر مەسوولەکان لێمان بەڵێ کاک محەممەد وەکو تواڵی ئێوە لە شارەوانی کەرکووی داوامەکەن ئەوە حەوت ساڵە ئێوە بەعاقد داوامەکەن ئەنی باڵگەت لایە کە خەڵکێکی دیکە بە واستە واستەکاری بە خزمێنە هاتە بێ لەوێ وەکو ئێوەش هین بێ و دامەزرا بێ بەڵێ بەڵێ ئەمە لامانێ کاکە لامانێ بەڵگا ئێمە مهندسەکان خۆیان پێمان دەلێن بە 5 وەرخە خەڵکیان تەعین کردو کاکەشان من یەکێکی خۆمە ناوم هاتۆ لەگە برادەرەکەم ناومیان سڕێەوە ڕووی ئەوی پارید ئەوی تەعین کرد ئەوە چۆن کاکەوا بێتم برای بەڕێز ئێمە دەنگان دێرین دێ دەنگە دین برا بەڵێ دایکی ڕۆژی لە شاری سلێمانی لەگەلمانە بەڵێ دایکی ڕۆژی فەرموو دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم زۆر سپاس بەڵێ لەناو دایرەکانی ئێمە بەداخەوە خزمێنە هەر هەیە و هەر ئەژمێنێت بە بەردەوامی ژەیە ئەگەر تۆ ئیشتێک دەکەوێتە دائیرەکان سەرەیەکی دوور و درێژ بۆ تۆ دانێن بەڵام ئەگەر کەسێکی لەوێ بێت پێش دەکەوێت و هەموو ئیشتەکانە بۆ ڕایەکە بەبێ ئەوەی یەک دقەش لەسەریا بۆستی دوای ئەوەش کە ئەکەوێتە کاتی تاعین بوونوشت طبعا تا خزمەکانی خوان وەسابێت تاعینیکەن هیچ پێویستیان بە کەسی تر نییە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ستانە نێڵێ لە دایرەکانە بەڵێ بێجگە لە حکوومەت هەرێمی کوردستان بێگومان هەمووی خەڵکی کوردستانە کە لە کوردستانە زۆرترین ڕێژەی فەرمانبەر هەیە لە دام و دەستگا حکوومیەکانە ئەوەی تۆ لێی فەرمانبەرن هاوڵاتی ئەم هەرێمەنە پێویستە لەسەر فەرمانبەر بەچ هەستێکەوە بەچ ئیرادەیەکەوە بەچ قەنەعەتێکەوە لەو کورسیەکە لە سەردانیشێ بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان چ ئیرادەیەکە بێ بۆمە بەڵێ لەبەر بەرژەوەندی خۆشیانەکە ئەیکەن نەک لەبەر خاتری ئەوەی کە خزمی نیشتە بگرە ئەگەر بیشتی ناسی حتا دراوسیش بی ئیشێ بۆکە نەک خزمێنە بەڵام نابێت بۆ ئەگەر یەکێکی درست شتێ بکا لەسەری ئەنووسن راپۆرتی لەسەر نووسن و بەرزێکەنەوە بگرێنان بڕاویشتەکەن بەڵام طبعا ئیشەکان هی خۆیانە ئاور لە کەسی تر نایەنەوە بەڵێ باوکی محەممەد لە خانەقینەوە لەگەلمانە بەڵێ باوکی محەممەد باش بەڕێزم زۆر سوپاس ڕەوشی خانەقین لە ئێستادا کە پێم وایە ئەمڕۆ ئەو پیشاندانێکی فراوان ئەنجام درا بۆ ڕەتکردنەوەیان و پرۆتەستوکردنی بڕیارەکەی نووری مالکی ڕەوشی خانەقین لە ئێستادا چۆنە بەڵێ بەڵێ وەڵڵاهی خەڵکی خانەقین ئەمڕۆ بەعام هەمووی چوە دەر دش بۆ خەراری کە نووری مالکی دەری کردبوو بۆ مەسلەی ئەم ئاڵای کوردستانە بەڕاستی تلڤیزیۆنەکەی ئەوە بڕگە و بەرنامەکانتان زۆر جوانە بە تایبەتی بڕگەی ئەم شەوتان مەسلەی دیاردەی ڕەشوە و بەرتیل لە هەموو دەوایرەکان هەیە بە تایبەتی دەوایرەکانی خانەقین زۆربەی دەوایرەکانی ئەم دەردەیان تیاماوەتەوە بەڵێ ئەمە چۆن لە زمانی حکومەتی عراقی حکومەتی لە ناوچوو ئەو مۆزەفە کۆنانی کە لەسەر ئەو کاتە موچیان کەم بووە ڕاهاتن لەسەر ئەو بەزمە تا ئێستا بەردەوامن یعنی چەند شتێکی زۆر دیاردەی ناشری لە ناوێنە ئەبینین
ئەم دیاردێ بە تایبەتی لە ئێستادا کە کورد ئەو دامودەزیەکانی کە تو لێ لە خانەقین بەڕێ برێ بۆ لە ئێستاشدا ئەو دیاردە هەرەیە پێت وایە ئەکو توواڵی والله اما همي اجينمو بو حكومت بحقات حكومت لي برسينوي كي تاوينيه يعني بو نمونه چند دوائر هي برزور موظفي هي دو سياسه موظفي هي لروجه كتوت بشي تماشا او دوائرانه بكي لو اتش بيز موظف اماده نبت بو نمونه اشيد دايرين نفوسي خانقين بو سورقيدي كي بسيط يك ساعه دو ابي چاوران بكيت يعني زور ديارين 20 بلام اگر بچي لدروا دتواني بپاره ايش كان جيب جيب كيت بالي كايك محمد سەرنجەکان گەشتن سوپاسێ بەڵێ تەماشەبانە نێجا مرۆڤکانێ د پرێڤەبرنا کاروبارên nava دام و دەستگەین حکوومەتێدا گەلو لە کوردستانê لە هەرێما کوردستانê لە باژارên هەرێما کوردستانê di nava دام و دەستگەین فەرمیên هەرێما کوردستانê da heta çandê mirۆڤکانê heye anko xizmanê heye heta çandê wastekarî heye hindek karobarênan gelek bilez dêne prêvebirin heta telefonekê dêne prêvebirin gelekê din jî hene bi roja serayet gerin heta karobarênan dêne prêvebirin ew jî wek minetek gelo ev diyar de ye ta çand heye eger hebe karîgeriya wê bandoriya wê tesîra wê çawa ye hûn dikarin تایبەت لە باژارê دووکێ هەولێرê بەرە ژمارە تەلەفۆنên کوڕک تێلێکۆم ku li ser ekrana li berçavînane tevlî nava bernameyê bin balê Feysal mala gele li Qendîl kayk Feysal em kata baş Sonî berêz zor spas kuy başî spas fermo berêz em derbareyê pêşmerge wek pêşmergeyekî qisan dekim balê bas babetê me taybet e li ser xizmêne li îşokarî dam û dezgah hikûmiyekan de berêz balê وەڵام وەکو پێشمەرگەیەکی لە بادینان دەوام دەکەم balê دەوامەکەم لە بەحشیقەیە دەوامین 15 بە 15 یعنی معدل دەرێنەما ئەو مانگەی معاشتان زیاد دەبی ئەو مانگەی معاشتان زیاد دەبی ئەو مانگەی یعنی هیچش ئەوەی نییە یعنی ڕێشمان دوورە یعنی معاشەکەمان بەس بەشی ئەوەی دەکە دەچین و دێینەوە خەڵات balê لەسەر ئەوەی تەوەرە چی دابنێن لەسەر پێشمەرگەی بەڵێ کای فەسەل بێگومان زۆرترین تەوەرمان لەم بەرنمەیە زۆرترین لەسەر کاروباری پێشمەرگە و خواستی پێشمەرگە و داواکاریەکانی پێشمەرگە بووە هیواداری شوێنە پەیوەندەرەکان جێ لە داواکاریەکانی تۆ بێ دایکی سۆرێن مالەگەلە لە شاری سلێمانی بەڵێ دایکی سۆرێن بەڵێ کەرەمگە زۆر سپاس برای بەڕێزم ئەو بابەتانی کە ئەخرێتە سەر شاشە و خەڵق پەیوەندی بە جەنابتانەوە ئەکا لا ئەیا لەو بابەتە ئێمەش زۆر جار داواکەین تکایە ئەو بابەت ئێمە دەست نیشان دەکەین قسە لەسەر ئەو بابەتە بکەینەوە خزم و خزمێنە بەڵێ ئیتر ئەو لا ئەیا بۆ حکوومەت و واو بەرتیل و بەرتیلکاری و واستە و واستەکاری کاکە لە زمانی پیر و پێغەمبەرانە واستارە بووە لە زۆر لە کەم لە هەموو شوێنەکە یەکێ بناسیێر ئیشەکە بۆ جێبەجێ ئەکا بەڵام ئەو باسی سەرۆک ئەکا سەرۆک بەرزانی ئەبێ هەموو تاکیکی کورد لەم کوردستانە شانازی بەبوونی بەرزانیەوە بکە بەڵێ دایکی سۆرێن ئێمە ئێستا بە ئازادی بە سەربەرزی بە ئاشتی لە کوردستانە دانیشتوین هینی بەرزانیە بەڵێ بێگومان ئەو ئازادیەیەمان ئەبێ شانازی بەڵێ دایکی سۆرێن توش لە بەرنامەکەت لادا تکایە توش لە بەرنامەکە لادا ئێمە پێمان باشە لەسەرەوە قسە بکەین لەسەرەوە قسە بکەین ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو سەرکردێکی کورد بۆ هەموو لایەنە سیاسیەکانی کرد بۆ هەموو تاکێکی کورد بۆ هەموو پێشمەرگەیەکی کورد کە خەباتیان کردو ئێمەش کۆریام گەلەینە تەلەڤیزیۆنیان گەلەیە بەڵام پێمان باشە لەسەر ڕۆتین لە دام و دەستگاکان توالێ لە سەردەمی کۆنەوە تا ئێستا بووە تکایەکە جێ لە پرسیارەکەم بگری دایکی سوورێن لە کۆنەوە تا ئێستا بووە ینی ئەکرێت ئێمە بڵێن لە کۆنەوەم دیاردەها بووە لە ئێستادا دەبێت درێژەی پێ بدەین هەر هەبێت لە کاتێکاکە واسەکاری هەر بووە بەڵام خزم و خزمێنە با ئێمە بڵێن بەرسە ئیتر یعنی بڵێن بەس هەرچیە کراوە کۆن با کای کۆن بەبان نەکەینەوە دوستان هەموو بابەتێک کای کۆن بێنینە پێشەوە بەڵێ ڕاستەکەی بووە شەڕی ناوخۆ هۆی ئەوە بوو کە خزم و خزمێنە هاتە کایەوە بەڵام ئێستا الحەمدولیلا شەڕی ناوخۆ نەماوە ئەم حیزبانە هەموو دەستخەنە دەست همەتێ بکەن بۆ ئەوەی کە حکوومەتێکی کوردی ڕاستەقینە دابمەزرێنێن لە کوردستانە و هەروەها لە باتی ئەمانی کە باز ئەکرێ با ئێمە هەمومان ئاڵای کوردستان بکەین
بەشتێک کە هەتایە لە مۆخ و مێشتی مناڵەکانمانە بیکشەسپێنین لەسەر ماڵی هەموو تاکێکی کورد ئاڵای کوردستان بکەین لەم بابەتەوە با قسە بکەین با هەمومان وەکو خانەکەین ئەمڕۆ ڕێپێوانی کردو هەمومان بچینە سەر بەڵێ دایکی سورێن بۆ ئەو ئاڵا بەرزە کە هەمومان لە ژستایە بەڵێ سەرنجەکان گەیشتن بەڵێ سپاس سەمەد لە چەمچەماڵەوە لەگەڵمان کاک سەمەد ئێوارەت باش ئێوارەت باش بەڕای بەڕێزم زۆر سپاس فەرمۆ کاکە ئێمە تەوەرێکمان هەبوو بابەتێکمان هەبوو لەسەر ئەو کەسانەی ئەو ئستافانەی کە لە ڕێکخراوە ناحکومیەکان ئیشیان کردووە بۆ نمونە ڕێکخراوی مینی بەڵێ من وەکو خۆم نزیکەی 14 ساڵ لەو ڕێکخراوە کارم کردووە ڕێنمایەک دەرچوو با بڵین لە ئەنجومەنی وەزیرانەوە لە تا ساڵی 2007 ئەوانەی کەوا لەوێ کاریان کردووە دابڕاون ئێستا لە ئەو ڕێکخراوانە ئێستا مەسەل تەوزیع بوونە لە دەوائیرەکان پاش فترەیەک ڕێنمایەکی کەدا بەزی بە حساب ئەژمار نەکرێ ئەو خزمەتە دواتر لە بەڕێوەبەرایەتی کاروباری من یاسایەک دەرچوو یاسای ژمارە 10 ساڵی 2007 بە ئیمزای سەرۆکی هەرێم ئەو کەسانی کەوا لە دەستگای مین یا ڕێکخراوەکانی مین کاریان کردووە بە حساب بۆیان ئەژمار بکرێ یارە منیش بەو کارە هەستام گەیشتمان ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بە کۆنووز ناوم هاتەوە فەرمانێکی وەزاری لەسەر دەرچووە بەڵام ئەژمار ناکرێت هیوادارم ئەم بابەتە تەوەرێک بۆ ڕوژێنن لە کەناڵەکەی بەڕێستانەوە بەڵێ کاک سەمەد سەرنجەکان گەشتن سپاس خەباتمان لەگەلە لە شاری سلێمانی کاک خەبات ئێوارەت باش چاشی ڕست خاستەکەم سپاس فەرمۆ دەست خۆش بە تەوەرەکەتان بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە سپاس زۆر سپاسی جەنابی شتەکەم بەڕاستی تلڤیزیۆنەکەتان دوی خۆش گوێی خەڵکیە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس اینجا بەڕاستی بۆ بەم دەست تەوەرەکەتانەوە بەڕاستی خەڵک خۆی بە دوای واستە ئاگەڕێ مەسەڵەن دایرە هەیە پێویست بە واستە نەگەستم خۆمشی بۆ خەڵک بە دوای واستەگەرە کاکی خەبەت لە کاتێکە بۆ خەڵکی پێت وایە ئەمە ئەوە ناگەێنێ کە ئەگەر واستەیەک نەبێ ئیش و کارەکانی زۆر بە یاواشی بەڕێواچن ئەزانی بگای بەرەزم سۆرە سا هەموو دایرە تۆ دایرەکان نیگە ئستێمان کە بەسەڵ بەشەوە خۆ ناتوانێت تۆ بووی لە سا هەشتا هەموو واستە واستەیە یعنی تۆ هەنێ دایرە ئێستا قورسینی ئیشی شارەوانی یان مەسەڵەن وەکو خەزیێنە پێویست بۆ ناکاتە بچی واستەکانی بۆچین تۆ ئەوە لە سا 50 وای کرد بەس تر خۆ تۆ من ئیشی کاری دایرەکەم من ئیشی حساباتێکم بۆ خەزیێنە من هیچ پێویستی بەخوا نایشان ناسم ئیشی کاری خۆم بەڕێکی و گەشی ئەوات و هیچ پێویستی بۆ واستەش ناکات و بەس کە خەڵکی شەیە بەحەز لە خەڵکێکی شەیە خۆی بە دوای واستانەرەوە تا ئەوان جاژینە هەموو شتێکان ئەوان بڕێکاو بەس دایرەش تا دایرەکەوتووە بە مەسەڵەیش بەڵێ فەرمانمە لەگەڵ لە شاری سلێمانی کاک فەرمان ئێوارەت باش کاتە باش لای بەڕێز هەموو کاتێکت فەرمۆ پێششی دەشخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس تەوری بەرنامەکە لەسەر خزمێنەیە بە قەنەعەتی من هەموو دام و دەستگاکانی حکوومەت لە 100% هەر هەمووی خزمێنی تایە بۆ بەڕێزم یەکەم شت هۆی خەلەلی خزمێنە کەتی ئەکەوێت لە دام و دەستگایەکان دام و دایرەکانە یەکەم بەرپرس حکوومەتە بەڵێ ئەگەر بێت و حکوومەت دام فەرمانبەر زیاد بکە لە ئەو دایرە بۆ نمونە دایرەی تاپۆ بێ دایرەی جواز بێ ئەم دایرانە بێگومان خزمێنی تێ ناکەوێت بەڵێ هۆی زۆربوونی فەرمانبەر خزمێنە دوورەخاتەوە ئەگەر بچمە دایرەیەک و فەرمانبەری کەم لێ بێ و قەڵە باڵغێکی زۆر بێ وەڵی خۆشم تەکلیفەکەم ئەگە برادەرێکم بینی تەکلیفەکەم ئیشەکەم بۆ پێبخا ئەگەر زۆر قەڵە باڵغ بێ بەڵام ئەگەر قەڵە باڵغ ئەگەر فەرمانبەرەکان زۆر بێ و قەڵە باڵغی کەم نکاتەوە و خزمێنەش نامێنێت بەڵێ کاک فەرمان سەرنجەکان گەشتن سۆرانمە لەگەلە لە شاری سلێمانی کاک سۆران ئێوارەت باش یارە باش بەڕێزم
بەڵێ کاک سۆران پێت وایە وەکو ئەو برادرانی پێشتر تەلەفۆنیان کرد یەکێکی لەوان کاک فەرمان ئەڵێ 100% خزم خزمێنە لە دام و دەستگاکانی حکوومەت هەیە پێت وایە تاچان مادەم ئەوە وایە تاچان نەکرێت یاسەیەکی توکمە هەبێ بۆ ئەمە هەر کەسێکی لە ئاراستەی یاسایی کارەکانی خۆی لایدا بۆی عقوبەیەکی باشە بێ بۆ ئەمە دووبارە نەبێتەوە پێت وایە چ میکانیزمێک پێویستە بۆی ئەم دیار دەنەمێنە ئەگەر هەبێ بەڕاستی بەرنامەکە زۆر جوانە ڕاستە و خزمخزمێنە زۆر زۆرە لە 100% هەیە هیوادارمە و خزمخزمێنە نەمێنێت لە وڵاتەیە دیاردێکی زۆر ناشرینە بەڕاستی چتەش دایرەیەکەوە تا خزمەکەی خۆی وەستابێ ئیشی تۆ ناکات ببوورە لەسەر و باجەی پێشوو دایکی سوورێن سلێمانی ئەڵێ بێ هەموو کوشانازی بە سەرۆکی یاریەمە بکە ئێمە قەت هاشا ئێمە هاشا سەرۆکی کورد نییە بە تا شانازی پێوە بکەین بەڕاست ببوورە کاک سۆران ببوورە پێمان باشە سەرنجەکانی خۆتان بگەێنن بەس پێمان باش نییە تەشیر بە هیچ کەسێک بکەن دایکی ئەو دایکی سۆرێن قسەکانی خۆی گیانتی وادارم تۆش بێت لە چارچەیەکی منطقی بێ سوپاس بۆ تۆ محەممەدمان لەگەلە لە هەولێر کاک محەممەد وارد باش ئەو کاتت باش بەڕست هەموو کاتێکت دەستخۆشتانێ دەکەم بۆ بەرنمەیە بەڕاستی بەرنمەیەشی زۆر باشە بەس من سەرەتا دەڵێم کاتێک وەزیر و مدیر هەموو مدیرەکان دەرگان دابخرێت بەس بەڕووی خەڵکەوە واستەکاریش ڕۆدا لەبەرەوەم کە بچم بۆ لای مدیرێک دەرگاکە بەڕووی من داخرا بێ مەزبورم واستەی بکەمە تا بگەمە لای مدیرەکە مۆزەفەکانیش بە ئاماشە واستە لە هەموو شوێنەکە بۆ لە هەموو دنیاشەیە لە زمانی پێغەمبەرەکانەوە حەزرەتی یوسف کاتێک کە کەنعانیەکانی هێنا میسر کەنعان ستێشی بۆ دروستکردن شارشی تایبەتی بۆ دروستکردن ئێمە بابی لەوە بکەینەوە دۆ خۆمان ڕۆشنبیر بکەین بۆ خۆمان واستە بین بۆ نمونە من خزمێکم هەیە لە دایرەیەک لە وەزارەتێک ناچم بەستەری شەکەی خۆم بەڕێ بکەم دەچم تەنەسول بۆ خزمەکەم بۆ برادەرەکەی خۆم دەکەم بۆ شەکەم بۆ بەڕێ بکات بەڕاستی اینجا ئێمە هیوادارم کە هەموو وا بیرکەینەوە کە بۆ خۆم ئاواز لە واستە بینین بۆ خۆم ئاواز لەوە بینی کە بەرتی نەدەین بە خەڵک بۆ خۆمان خەڵک پێرە بەرتی لەکەین هەر کوڕ و برا و خوسک و داشی ئێمەیەکە لە مۆزەفە و لە دایرەکانە کەواتە بۆ خۆمان خەڵکمان پێرە بەرتیل کرد بۆ خۆمان خەڵک مۆزەفەکانمان پێرە واستە کرد بەڵێ شێخ عومەر لە شاری سلێمانی لەگەلمانە بەڵێ شێخ سەرچاوم ئەحواڵە بە قوربان باشی زۆر سپاس دەستخۆشی و بەرنامەیە دەکەم زۆر سپاس کاکە من گلەیەکم هەیە نەک لە دام و دەستگا نەک لە بەرچیل و بەرزیلکاری بەڵێ من معاملەیەکم هەبوو لە شارەوانی سلێمانی لە ئەنجومەنی شارەوانی بە ساڵێک و سێمان کە موچەخۆریش بووم من مۆزەف بووم مەسوولی بەشێ بوو مەموڕ ئیجازەم وەرگرتووە هاتووم چووم وەرحاصل قەرارەکەم گەیانە ئەوە ئەنجومەنی شارەوانی بڕیاری دەرکرد زەلامێکە نار بۆ تەقدیری ئەو ئەرزەی کەوا من ئەمرێ بیکردمەوە لەبەر ماڵەکەمە تێگەی کاتێک کە ئەو برادەرە با ناوی بێنم باشترە پێمان باش نییە ناوی بێنی ئەگەر توازان ئەو برادەرە بە کەیفی خۆشتە ئەندامێکی ئەنجومەنی شارەوانی خۆ هات کە بینی شتەکە مالعلم من خانوویەک لە خوارمەوە 4 مەتر هاتۆتە پێشەوە بە ڕەسمی ئیجازەی ڕەسمی وەرگرتووە من 4 مەتر لە دواوەم ساڵێک و سێمانگ من معاملەیەم کرد کاتێک کە هات ئەو برادەرە نادیان بڕیاری ئەنجومەنی شارەوانیشی بۆی دەرچوو بەڵێ کاتێک کە هات ئەو برادەرە ئەوە جەناب دەفەرمی ناوێنە بەڵام ناوی نایەنم دوو ئەندامی تۆ ئازادیت شێخ ئێمە بەرپرسەرەتەوە ناگرینە تۆ ئازادیت چۆن قسە بکەیت بەڵێ فەرموو ناوی کامران شاڵی بۆ ئەندامی ئەنجومەنی شارەوانیە دکتۆری بەیتەری بوو دکتۆری بەیتەری علاقەی بە تەخمینی سعری ئەرزەوە چییە ئەمە لایە لای دووەم دوو ئەندامی ئەنجومەنی شارەوانی هاتن کە مۆزوعەکەیان بینی وتیان کاکە ئەگەر ئەو خانووە ڕەسمی بێ و ئیجازەی ڕەسمی وەرگرتبێ ئەم شێعومەرەی دەبێ بێنێ ئەگەر ئەم مخالەفە بێ ئەبێ ئەوش پێی تێک بن معلعلم کە من خۆم لەو خانووە بووم ئەو خانووە تازە کرابوو تازە کراو بە ڕەسمیش کراو ئیجازەی شارەوانی وەرگرت بەڵێ شێخ من نایکەم بۆ دوتم سەبەبم پێ بڵێ بەڵێ شێخ عومەر دیارە ئەو بەڵێ دیارە ئەو بابەتی تۆ زۆر هەڵەگرێ خەڵکێکی زۆریش لەسەر هێری تەلەفۆنە کرد زۆر بە کورتی دوا قسەی خۆی لەسەر بابەتەکەی وتم باشە کاکە بۆچی بۆم ناکەی ئەمە هەرچی مەراسیم و ڕۆتیارەکەی تەواو بووە ساڵێک و سێمان خەریکم بۆ بۆم ناکەی وتی ئەگەر ئەمە بۆ تۆ بکەم ماڵەکانی سەر و چۆش داواکەن یاقەی جێگا خۆ ماڵی باوکی کەس نێ شارەوانی و بەڕەسمی بێمانە فرۆشێتەوە ئەوە حەزم کرد ئەوە بزانیت و ئیتر ئەوە بەڵێ سوپاس من ئامادەم بۆ هەموو شتێک کاک
بله شیخ عمر لشاری سلیمانی تماشاوان نجا پشتی وینا بره لسر همان بابت مروف کانه دناوا کارو بارن حکومی دا از گل هوا دامه بله بینال بارزکان عبدالی هلبجا علی بگمان امشتک تازه نیه لای ایم بندگی رودی ام خاله ناشرینی دزگکانی حکومتین بله گرویش کشکی واهی که لدامو دزگکانی حکومت خزمینیه و کخوی اشارتی بواده بهادین ببورن بهادین لشاری سلیمانی لگل منه بله کاک بهادین صحتي باشا زور سپاس شاكي باكا زور سپاس كاك جان كيسيك مان دوني سو رابورتك تاندا بزان للتلفزيون كتانا كيسي باخيك بو كومبانيا شاري اوين ايود ام باخر ريجي لكردوين بله جاء او باخا يقدر ريجي لو ان كردو او باخا بالرسمي كراوا باخي منها ان جاكوني او كومبانيا شاري اوين لو لا برا بلادي كومبانيا كان هيج وجودك كينيا تنجكم من حاكم كتابي بو كردوم بوكو كومبانيا كان هيج وجودك كينيا كابراك دوسي سوفلسكا ودوسي حفارينا ولا لا من مقاول ببيع وجودي بلا حكمتها کواتا مادام بشيء رسمي ام عرضه لسر كومبانيا كان به چون كومبانيا تعامل تياكا تو مراجعه دامو دزگان كدو تا مساله كچ استمن لدادگاه ام لقل او كومبانيا ودو جلسه محكمه ما هي لقل انا نخويا انا وكيلي انا محاميا ناتو ندرو جنابي حاكم سالادي كتابي بو كردون بو بر بلادي كومبانيا كان كومبانيا شاري اوين وجودي هرني لكم بر بلادي كومبانيا كان انت رقمي تلفونك اسمه ميلات كي من دويزيام لسر برنامج قساكم لسر او كومبانيا هي وجودي كينيا وبالرسمينات وهلا خوات وتايو دسيو خلقي بريو بارينو خلقي ورقتو على الاساس خانيهم بوكا خوي كريتي مالا نخانو وخلقك بله کاک بهادین لشاری سلیمانی برزن ما لگل لخباتوا کاک برزن ام کاتو باش سرطاری و برنامه لواسکاری بله اگه دنگ تلویزیون کت کس کی کاک برزن فرمو باشه اول سه قایم قومی کلا دو مسئله عرض دواش کنانه سه مسئله واسکاری باز بکنگ او واسکاری اما عینی بهش رئیسان نتایج لخواتین بله سه زي ما که دکاور جه یک شخص دقیق دیار گیتیا اون بیشتر کم اول سه تاری بهش میگه چه روزی که بس شما بزرگ از سپاس میکنم سپاس مریوان لرزگاری لگرمانه بله کاک مریوان کاتو باز ورزیان همو کاته کی جنابت زور سپاس دست خوش به بوتور البراشتوري زور جوانا بله فرمو طبعا بني ام ديارديا لكورسانا ديارديا كي زور ساقا لحمود دوائر كان حكومتها لحمود دامو دزياكانا ويك كلت لو ديارداني كدلاله لو كاما سيستميكي اداري زور سركوتو مانيه سيستميكي جندل مان هيك همو فرمان برامي كلا دامو دزياكان حكومتها ايش كان كممارسه كاري اداريه كان فيس هميان لا اداريه شارزابن چونكا یەکێک لە بنەماگرنگەکان ئیدارە یاخود سیستەمی بەڕێوەبردن ئەوەیە کە تۆ بەرژەوەندی تایبەتی خۆت بەرژەوەندی شخصی خۆت بەرژەوەندی عامی خەڵک بخەیتە پێش بەرژەوەندی شخصی خۆتەوە ئەمە یەکێکە لە بنەماگرنگەکانی سیستەمی کارگەڕی لە هەموو وڵاتێکا کە لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانە ئەم سیستەمە جێبەجێ ئەکرێت پێویستە لە ڕێگەی کردنەوەی خول بۆ هەموو فەرمانبەرەکانی دامودەستگاکانی حکوومەت شارەزاتر بکرێن بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی جوانتر ممارسەی کاری ئیداری خۆیان بکەن و بەرژەوەندی تایبەتی خۆیان نەخەنە پێش بەرژەوەندی گشتی خەڵکەوە. بەڵێ کاک مەریوان بەڵێ سوپاس بێگومان لە هەرێمی کوردستان چەندین خۆل کراوەتەوە حکوومەتێکی مواساتی فەرمی هەیە بێژگە لەمە چەندین زانکۆ و پەیمانگاکان هەیە کە ساڵانە کادری پسپۆری زانستی لە بوارە جیاجەکان تەخەڕۆچەکەن تێ و لە دەمو دەستگا جیاجەکانی حکوومەت هەرێمی کوردستان دامەزرێنن بەڵام کۆیواڵێن بۆ ئەم دیاردەیە تا ئێستا شەیە نایانم پێویستێکی بکرێت بۆی ئەم دیاردە نامێنێک ئەم دیاردە بێگومان جیاوازیە کە لە بینی تاکەکانی ناو کۆمەلگاوەکو پێویستە کاروبارەکانیان ڕای ناکە باوکی ئەیوبمان لەگەلە لە هەڵەبجەوە باوکی ئەیوب
ئەم کاتۆ باش مەسەلەی ئەم واسەکارێ ناو دایرەکان شتێکی زۆر زۆر ناشرینە ئەم هەموو تەلەبە و دەرسی کۆلێجانە ئەسڕێن بەم ناوە ئەم دارانە کە مۆزەسان کەمەدا نامزێنن اینجا گەندەڵیشتەکانان با بۆچێ ئەم حکومەتە ئەگەر ئاوادە چاکسازی کار سەرۆکی حکومەت خۆی بەتەنیا ئەمێنێتەوە کەس هەمووی گەندەڵ و هەمووی واسەکارێتی کەس لەگەڵە نامێنێتەوە تاکو تەنیا بێنێتەوە بۆ لە دام و دەستگاکانی حکوومەت بەدەیان هزار هەمووی کوڕیان وڵاتان هەمووی ڕۆڵیان وڵاتانە بۆ وەکۆتوالی هەمویان گەندەڵن بۆ ئەمە بچای گەڕینتەوە منسمە ئەو دایرەوە سیرەکەی دایرەکە تا خزمەکەی خۆسا بە من ناکاتە ژۆرە و ڕۆژە لە محکەمە مەسەل دڵم لەگەڵ جەماعەتیانە تێگیرا بە پەرچام نەدانسانێک پێش نەکاتە ژۆرە من بە ناونووسینیش داواکەم دوو لستە ناو لە پێشی ئەوانێ ئەلە بەرەوە مەسەل یعنی حکومەت ئەگەر حکومەتێکی ڕێکوپێک بێ و عەدالەت بێ وەکو ڕژێمەکەی پێشووی هێشتا زۆر لەمان باشترە چون ڕژێمی پێشوو نەتشی تابوو نەتە خەڵی تابوو نەباز شتی تابوو زۆر زۆر مەسەل لەم حسابێ ئەمان باشترە ڕێزێ بێ بەیانی پرۆسس یەکەم ناو لەوە بنووسە بە سەعات 12 دەبێ بەرێ بەڵێ باوکی ئەیوب بەڵێ سپاس بۆ سەرنجەکانت جعفەرمان لەگەلە لە شاری هەولێر کاک جعفەر ێوارەت باش ئێوارە باش چۆنی باش بەڕێز زۆر سپاس فەرموو کاکە من جعفەر لە گەڕەشی ڕاستی لە هەولێر بەڵێ خۆشحاڵین فەرموو شارەوانی پێنجم بەڵێ ئەمن فترۆخەک لەوە پێش 353 مەتر عەردم هەبوو لە گەڕەشی حەی عەدالە برێن گەڕەشی ڕاستی چوومە بەلەدی على ئەساس تەقسیم دوو گوتیان کاکە تەقسیم دوو لێرە مەمنوعە نابی عەرزەکەت بکەیت تەقسیمی دوو ئیتر ئەمیش کردمە گەراجێک و برن خانیەکە گەراجەکەشیان پێ ڕووخاندم گوتیان نابی گەراجەکەت لە 4 مەتر زیاتر بەرین بی دوای هەر بەرامبەری من قەتعەیەکی 200 مەتری هەبوو دیتم دوو خانی تەقسیم دویان لێ بەرز کردەوە وەڵامیش چوومەکردن مدیری بەلەدیە ناوی کاک بەڵێنە چوومەکردن گوتم کاک بەڵێنەوە ئەتوو ئەو هات لە من کردوە بەرامبەری گوتی ئەمیش دەزانم بەزەوە موافقەی لەسەرەوەی منەوە هاتیە وتم وڵای نازم هەر عادی شارەوانی پێنجەیتر ئەمن هێقەی چێ یانیاوەی تو چۆتە لایەوە کۆتوالی ئەو بەرپرسە حکومیە یانیاویش تاکیدی لەسەرەوە کردەوە کە ئەمە پێچەوانە ئەو یاسایە کاوان لەو دایرەیە جێبەجێکەن بەڵێ مەزگوتی لەسەرەوەی من هیناتی ئارێ وەڵا زوو گوتم نازم ئەگەر سکاڵالۆ چێت بە مادام لەسەرەوەی من دەستم ناگاتە سەرەوەی کەواتە کۆ بەرپرسی ئەو دایرە یاسای خۆی هەیە پەیڕەوی خۆی هەیە سەلاحەتی خۆی هەیە بۆ کەسێکی لەسەرەوەی ئەو تەداخل لە ئیشەکانی یاکات تا چەند بینەرە بەڕێزەکان تا چەند گرنگە ئەمە ڕاچاو بکرێت کە کەسێک لەسەرەوەی خۆیەوە بڕیارەکان بووی دەچێت تا چەند گرنگیان ئەوە پابەنەوێ بە بڕیارانە کە پێچەوانەی یاسا بێت تا چەند گرنگە ئیرادەیەکی مکۆم ئیرادەیەکی پوتە و هەبێ لەلایەن بەڕێوەبەرە دایرە گشتیەکان بۆی ئەوان هەمویان پابەندی ئەو یاسا نەبن کە لە چارچێوە ئەو یاسایە کاروباری ئیدارەکانی خۆیان بەڕێوە بن بەڵێ وەڵی زۆر بەداخۆ هیچ پابەند نینێ یعنی من نازم بەڵێ کایک جعفەر سپاس محەممەدمان لەگەلە لە ڕانیەوە کایک محەممەد وەرت باش شەو باش باشتر سپاست دەکەم وەڵی هەمووی تەقسیری حکومەتە لەبەرەوەی هەر لە مدیر ناحەیەکەوە تاکو قایم و معافیز و ئەندام پەرلەمان و هەموو سەرۆکاتەکان سەفەری دەست دەکەن دەزان وڵاتان چۆنە وڵاتان هەموو سیستەمی ئەلکترۆنیە و یەک جار فۆرمێک پڕ دەکەیەوە و ئیشەکە دەڕوا ئەگەر تاپۆ بێ ئەگەر هەر معاملاتەکە بۆ تەنها یەک جار سەردانی دەکەی زاری دوایش معاملاتەکەی خۆت وەردەگریەوە و قانونیە بەڵام خۆی حکومەت بۆ خۆی خزمێنە دروست دەکات واسەکاری دروست دەکات بۆ ئەو نشکە لە سلێمانی تەلەفۆنی کرد سەبارەت بۆ ژنەم پێ دەڵم لە مدیر ناحەیەکەوە تا سەرۆکایەتی من بەسەر کۆمپانیا دەزانم بەڵێ سالممانەگەن ئەوە تێبینی منە هەموو کەسی دەزانی کە وڵاتان دراوسێ وڵاتێکی وەکو ئێران هەر دراوسێ خۆمانە لە یەک زار زیاتر سەردانی هیچ زاهێرەیەک ناکەی بۆ زاری دووەم دەسی تاپۆرەکەت وەردەگرێەوە یان زەواجەکەت وەردەگرێەوە یان هەر ئیجازەی تاقیت وەردەگرێەوە هیچ دەوێت ئەوەیە بەڵێ ئەوە سرنجی منە و بەڵێ سپاس کایک سالم لە شاری سلێمانی لەگەلمانە کایک سالم ئەم کاتەوە باش شەو باش
باشتر کاک سالم ئەو وەکو بەڕێزانی پێشتر ئیشارەتیان بۆدا کە لە دەم و دەستگە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خزمێنە زۆر هەیە ئەمە بچای گەرینیتەوە لە کاتێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان ماساتی فەرمی هەیە یاسا هەیە بە پێیام یاسایانە دەم و دەستگەکان بەڕێوە ئەبرێت مدیردایر هەیە مدیردایرە کەسێکی لەسەرەوە ئیمزایی بڕاوانەکە پێچەوانەی یاسای کارکردنی مدیریدارە یەکسەر ئەم بریارە جێبەجایکە لە بەرەوە بەرپرسێک لەسەرەوە لەوە ترسێ کە عقوبەی بدرێت کە کاردانەوەی توندی هەبێت لە بەرامبەری ئەمانە تو چۆن لێکە دەیتەوە ئەگەر هەبن ئەمانە لە دەم و دەستگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چی بکرێن نەمێن ئەمە بەڵێ قوربان بەس خزمێنە نییە قوربان ڕەفیقەکەی نەشەیە من حەزەکەم ناوی خۆم بە زۆر بەوازەحی بڵێم بۆی بەڕێوەبەرەکەشم و بەڕێوەبەری گشتیش بەڕێز دکتۆر ڕێکەوتی گوێی تێوە بێ من بە تەواوی ناوم سالم سەباح محەممەدە سەر بە فەرمانگەی تەندروستی سلێمانیم بەڕێوەبەرایەتی جێبەجێکردن و تەواوکردنی پرۆژەکان ئێمە لە پرۆژەیەک وەکو جێبەجێکردنی ڕاستەوخۆ تەوجیهی ئێمە کرا من یەکێ بووم لە ئەندامەکانی جا لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکە هەنێکم و کۆڕی هەبوو ئەوەی کە مخالەفەی شروعی هەندەسی بوو جا من هەستام بە ئاگادارکردنەوەی سەرۆکی لوژنەکە بۆ ئەو کەم و کوڕیانە و ئاگادارکردنەوەی بەڕێوەبەرایەتەکەی خۆشم بە لوژنەیەکیان لەسەر گرت و تاقیقیان لە مەسەلەکە کرد و گەشتنە ئەو نەتیجەیکە و ئیشەی کە کراوە کەم و کوڕی زۆر تایە و شروعی هەندەسی تیانە ئەمڕۆ بەڕێز سەرۆکی بەشی تەسمیم ئاگاداری کردمەوە کە ئاگەر یا با دەعواکە دابخرێ ئەو کێشەیە نەمێنەیە ئەوە تا هەمووتان عقوبادرێن بە منیشەوە سەرڕای ئەوەی کە منیش کەم و کوڕێکانم خستۆتە ڕوو ئەڵێ ئەبێ تۆش عقوبەت بدرێ ئەڵێم بۆچی بە حەقەت ئەڵێ ئاوایە ئاواکەش چییە لەبەر ئەوەی ئەوان بەڕاستی من عینوانەکەم ڕووپێەوە سەرۆکی لوژنەکەش مهندیسە لەبەر ئەوەی من بە بۆچوونی خۆم بۆ ئەوەیە گەڕمەوە کە مهندیسەکان پشتی یەکتری نایان لە عەرز تێگەی نەخزم خزمێنە ڕەفیقایەتی شەیە و هاوپۆلی شەیە ئەمەیان خستۆتە ئەمە کە ئەمە بە کوتوالەیە کە ئەمە هەبێ کە پرۆژەیەک بەم شێوەیە بێکیان پرۆژە بێ گومان پرۆژەیەکی گشتیە خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیانەکە ئەمە کێکە مکاریا بێ وەکو پێویست خزمەتگوزاری پێشکەشی بە هاوڵاتیانە کام دەم و دەستگا فەرمیەکان کە لەسەر حسابی بودجە ئەم پرۆژانە جێبەجێکن بودجەش مولکی گشتیە ئەمە تا چەند کاردانەوەیەکی سلبی هەیە و پێتوای ئەلتەرناتیو چییە میکانزمی ترکیە بۆی تو پەنابوو ببەی بۆی ئەم پرۆژانە وەکو توالێ لە ڕووی یاسایەوە کە تاوانە بێ ئەم پرۆژانە نەخرێتە دوواری جێبەجێکردنەوە بە تەواوەتی بەڵێ ئەو پرۆژانەی کە تەوجیهەیە ماکرێت بە شێوەی ڕاستەوخۆ ئێمە خۆمان سەرپشکین لە چۆنەتی جێبەجێکردن و گرتنی وەستا و کرێکان بەڵام لە لیژنەکان کە دەرەچێت سەرۆکی لوژنە داهێنرێ و چەند ئەندامێکیش ئەو ئەندامانە بە حکمیەوەی کە ئێمە بیستمانە وەکو سەرۆکی لوژنەکە سەلاحیەتیان هەیە بەڵام ئێمە کە سەرۆکی لوژناڵن ئەڵێ ئێمە سەرۆکی لوژنەی هەموو بەرپرسیارێک ڕووی ئێمە ئاگرێتەوە ئەگەر بە باشەش بێتەوە دیارە شکر و تەقدیرەکە بۆ ئەوانێتەوە بەڵام ئێمە ئەوانە خەینە ئەولا بەڵام کەم و ئێستا من بەسم لەوەیە کەم و کوڕەکەش بخەیتە بڕوو عقوبەکەش بۆ تۆیەتەوە بەڵێ کاک سالم سەرنجەکان گەیشتن دیارە خەڵکێکی زۆر لە سەیری پەیوەندیە دلوڤان لە خەلیفانەوە لە گلمانەکەی دلوڤانی وارد باش ببوورە کەدەمێکی زۆر لە سەیری پەیوەندی مای فەرمۆ بەڵێ کای دلوڤان باشتر بوو جەناب دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم زۆر سپاس من تێبینێکم هەبوو لەسەر ئەو برادرانەی پەیوەندی دەکەن بەڵێ تۆزێک دەبینم زێدەڕۆیی لە قسەکانیان دەکەن لە حاڵاتی پەیوەندیکردن پێم وایە ئەدەبیاتیان نەبی لە ئوستوری قسەکردن هەلۆ خۆیان شتێکی جوانە چونکی هانەکردنی سەرکردەکان بەڕێی من ئەوە نیشانەی ئەوانەوە کەسێکی ساقتن لە ژیانی خۆیان کەسێکی دۆڕاون چونکی بەو نوعی هانەکردنی خاستن ماری بارزان ئەو برادرەی پێش ئێستا پەیوەندی کرد کە دەیوای هانێت ماری بارزان پێیان جەنابی شەرۆ بکە نازانم یعنی ئەو بە توانایەک بە چ جور هەتێک چونکی ماری بازان بەڕێی من ئەو برادرەکە بیێ ناویان بینی مەفروزە نازان بە چ نەحەک ناویان بینی ئەو کوڕی بە خۆ دەدا کە ئیهانەیوان بکات چونکی ئیهانەکردنیوان بەڕێی من
بالە کاک دلوان ئێمە پێمان باشە هەر کەسێک کە پەیوەندیە کە تەشهیر بە هیچ کەسێک نەکە بە تایبەتی سەرکردەکانیان وڵاتەکە وڵاتە بەڕێوە بەن بێگومان حەقی خەڵک هەیە کە گلەیان هەبێ گلەی بکەن بەڵام گلەیی ڕەخنەگرتن بە شێوازێکی زۆر منطقی بێ لە چارچەیە بێ کە گلەیان بیگە منطقی بێ نەک تەشهیرکردن ئێمەش پێمان باشە هیچ کەس تەشهیر بە بچووکترین کەس تا گەورەترین کەس نەکە باڵێ فەرموو ما بس من دقدام رأيي معقولة بلا أو برادرة بمستواي أقل بمستوى نبي بشوي يعني ماري بارزان ناكا يعني هرشل كذيش كناكا وان قصد الهوان مقدسات ملتي كله يعني شر بخودتها بس أو كياوا بەڵێ کای دلوان سوپاس بۆ سەرنجەکان بێگومان سۆرنجەکانت زۆر جوان بوون ئێمەش هیوادارین بینەرە بەڕێزەکان ئەمە بەرنامەی خۆتان ئەمە بەس لێرە ئێمە خزمەتی ئێوەکەین ئێوە حەقی خۆتانە گلەی بکەن بەڵام بە ڕەخنە بە زمانی گۆڵ بگرین با ئەو ڕەخنە هەبوو هەموو منطقی بێ هەمووی دلیلی لەسەر بێ بۆ ئەوی سەرگردەکان بەرپرسەکان زیاتر بتوانن بەرچاویان ڕۆم بێ کە خەڵک چیە خەڵک چی داواکە چی کێشە هەیە بەڵێ کای دلوان لە خەلیفانە سوپاس بۆ سەرنجەکانت هەرێمان لەگەلە لە تەقتەقەوە کای کەرێمەم کاتەوە باش خوشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سوپاس وەڵام من دەرێم حکومەت لە چێ پێکاتۆ لە هاوڵاتیان وایەنە باش ئەوەی گەندەڵی دەکە هەر هاوڵاتیانە ئێستا من خۆم گلێکم لە ئێوە شێنی سەبا خۆ من دەنگم بە حکومەت نەداوە لەگەڵ حکومەتش نیم بەڵام ئینسان حەق بڵێ یعنی تو چێ گەندەڵێکە هەر هاوڵاتیان نییە ئەگە هاوڵاتی من ڕیشوە نەدەم چێ وەربگرێ گلەی لە ئێمە چێ وەربگرێ وەنی مەقسەد ئێوە سەبارەت بە حکومەت گەندەڵێکە بۆ نان خەڵک هۆشیارکەنەوە خەڵک با ڕیشوە نەدا نەک کابراکی دام و دەستگاکەوەری نەگرێ با خەڵک خۆی ڕیشوە نەدا وایە نانی با خەڵک هۆشیار بێتەوە من سوالش کە دەکەم باشە چی بۆ ئیادە یادەکەم شادەکەی کابرا لێ ڕیشوەدا ڕیشوە وەردەگرێت خۆ ئایدی حکومەت نییە ئەویان چێ بەرپرسە دەسێت کاردا پێش بێسرە دەبڕی خۆ مەسەلە ئەمە هاوڵاتیان هۆشیار بەڵێ کای کەرێم بەڵێ کای کەرێم بێگومان نەکۆ جەنابەت فەرمووی حکوومەت هەمووی هاوڵاتیانە بەدەیان هزار موظف ئەم حکوومەتە هەموو خەڵکی ئەم کوردستانە پێویستە هەمویان ئیرادەیەکی پتەوی هەبێ ئیرادەیەکە بێ کە هاوڵاتیانی ئەم نیشتیمانیان خۆش بێ خاکی ئەم نیشتیمانیان خۆش بێ بە یەکسانی بە عەدالەت کاروباری هاوڵاتیان بەڕێوە بن ئێمە لێرە تکایە ڕێ بە هیچ کەسێ نەدەین تەشهیر بە هیچ کەسێ بکە ئەگەر یەک کەلیمە لە دەمی دەرچە بزانین ئەمە تەشهیرێک سەر تەلەفۆنی لەسەر ئەبرین و بریشمانە ئێمە پێمان باشە کەس ئیهانە هیچ کەسێ نەکە لەبەرەوە لە بچووکترین کەس تا سەرکردەکانمان ڕێزمان بۆ کەسێکە بڵێ من بەسمۆنەکەەوە تەشیرکەم بەڵام حق بۆ هاوڵاتیان بێ ئەگەر هاوڵاتیان هۆشیار بێتەوە حکومەتش حکومەتش خاوێنە بێ وایەنە باڵێ بێگومان بەس سەرنجێکمە بشکە وتم لەسەر حاجەکان هەیە کە دێنەوە مەقسەد دێنەوە دەوێ بای 20 ورقە تەسبیح بکرێ بۆ خەڵک ئەنامە دیادێشی ناشنی داشش پێم وتی وتە ئینشاءالله بەناو هیوادارم بەنامی سزار بکەیت کە حاجەکانمان بەڕێکەوتن ئینشاءالله لەسەر خێر بگەڕێنەوە دەوێ بێ بای 30,000 تەسبیح بکرێ بەس خەڵک دێت 4-5 تەسبیح دەگرێت دەڕوانی باشیشی باشە بەڵێ کای کەرێم بێگومان ئێمە هیوادارین کە سەفەریان پڕ خێر و بەرەکەت بێ و بەخۆشی بگەڕێنەوە بەڵێ تەماشەبان نێژا دیاردا مرۆڤکانێت ناوە دام و دەستگەن حکوومەتێدا کاریگەریەوەی تا چەند هەیە کاریگەریەوەی یا نەڕێنی عزیز دیگەلمەیە عزیز لە چەم چەماڵەوە بەڵێ کاک عزیز شەو باش باشتر بجە نابێت بەڕێزم هەڵبەتە من لەم ڕۆژانەی پێشوا مایکی ئێوە هەبوو ویستم پەیوەندیکەم بۆ وەرنەگیرا ئیسا لە ڕێم بەرنەمایی بەڕێستەوە لە ڕێم تەلەڤیزیۆنەی بەڕێستانەوە من سکاڵایە یاخود داواکاریەکمەیە ئەگەر کاربەدەستان جۆم لێ بگرن بە تایبەتی ئەم سکاڵایە ئەم داواکاری ئەم زانیاریە پێشکەشەکەم بە وەزیری گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشەکەم بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لەبەرەوە سەرۆکی هەموو کوردە و زۆرینەی دەنگێنەوە بە بەڕێز کاک دکتۆر بەرهەم و بۆ بەڕێزانە بەڵێ کاک عزیز تکایەکە بە کورتی لەبەرەوە کاتمان بەرەو کۆتای ئەڕوا ئەگەر بە کورتی سەرنجی خود بڵێ بڵێ کاتی خۆی مڵکمان نەبووە لە چەمچەماڵ کاتی مڵکمان نەبووە لە چەمچەماڵ ئەقڵکەمان بە قەراری حیزبی بەعد گۆڕاوە بەناو شارەوانیەوە ئێستا هەر قەرارە تەطبیقەکە قەراری حیزبی بەعد مەسئولتم بەرابەر قسەی خۆم اینجا بۆ ئیسا لە ڕێم تەلەڤیزیۆنەوە داواکارم کەەوە لەوە لێ کۆنترۆڵ بکرێت بۆچی باس دەوڵەتی کوردی قەراری حیزبی باس تەطبیق بێ بەسەرمان ئەما سکاڵای من نییە لە سکاڵای زۆر خەڵکی دوای ئەوەیش لێرەیە شارەوانی ئەڵێ حەقی خۆتانە دیدی نەخشەدانە لە سلێمانی حەقی خۆدانە ئایا حکوومەتی کوردی دەسەڵاتی کوردی ئێمە پەنا بۆ کوێ بەریت بەڵێ کاک عزیز سوپاس پەیوەندەکەت ئەحمەد دگەلمەیە لە زاخۆ کاک ئەحمەد ێوار باش باش باشتر کاکی ئەحمەد زۆر سپاس کەرەمکە کاک من ئاگاداریەکی دەکەن
ئەگەر کۆرمانجی ببادینە باشتر فێم دەکەم کەرەمکە كرمانجي بەڵێ مجد لا وكو أمن لخلق زاخوما أمن جل حكومة داخل لحكومة هرم كردستان دكان هيش رنجك لزاخو جزارية كات تشتكي لزاخونية مجد لحكومة هرم كردستان لزاخو جوك لباجر دوك لهولير وك سليمانية خدمة لزاخو إجار نينا إجار فيش رنجك خدمة بخلق زاخونية اگر تو تماشای با شارع ابراهیم خلیل بکی طریق درگاه کردستانه تنوی تو بچوی درگاه کردستانه ببینی او شارع هیچ فرنگه که او در شارع کتیه همی تصایه بله کاکی احمد سەرنجاتە گەژ گەلی داخەزە لێ بورینت کێن دەمێمە گەلێک کورت مایە دیار لە هەڵەبچە دوا پەیوەندیکای دیارەکەر بە کورتی تکایە بگۆرە زۆر سپاس دەستخۆشی لێکم بۆ بەرنامە جوانە زۆر سپاس کای دیار فەرمو دەزانمە ئەو ئینەکەی من پەیوەندی بە تەوەرەکەی زەناتەوە نییە ئەگەر بکرێ لێوارەیەک تەرخانکەی بۆ ئەوەی باسی ماوەیەک لەمە باسی دابشکردنی زەویتان کرد بەڵێ ئەگەر لە شارەوانیەکان ئێمە لە 2006 ناومان دەرچووە ئەگەر بکرێ باخی بێبدەن لە عینەکانان بیژوڵێن تا بزان شتێکمان دەستکەوێت بەڵێ کای دیار بێگومان سەرنجی خۆت لە لای خۆم نووسی وەکو پێویستیشی لەسەرەکەین سوپاس پێیان دەکات بەڵێ دیارە لەسەر تۆری کۆمەڵاتی چەند کۆمنتێک بهێتەوە ئەنوەر ئار ماوانی ئەڵێ ئەم دیاردەیە زۆر بەربڵاوە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتدا ئەوەی ڕاستی بێت ئیش و کار لە دام و دەستگاکانی حکوومەتدا بووتە جێگەی نیگەرانی خەڵک چەندین جار بە چاوی خۆم بینیوە فەرمانبەر خزم و ناسکیاوی خۆی بەڕێ کردووە هەروەها ئۆک بە ناوێک ئەڵێ بەخوا هەندێ ئەو بمینێ کوردستان پێش ناکەوێەوە دەبێت چاودێریەکی تەوا هەبێت زۆر زۆر داوای لێبورین لەو برادرە ناکەین کە بێگومان کومنتێکی زۆر لەسەر تۆری کۆمەڵاتی نووسیوە بەڵام هەمویان سەرنجەکانیان لە بەرچاوە گرین لە خەڵکەکانی داهاتوو ئیشیان وەکو پێویستە سەرەکەین بینەرە نەجا بەوێ چەند دژیا سەلمە داویە تەوەرەی روێ بەرنامە و بەرنامەی مایکی خەڵکی یا سەبەیە ئەفکاری مشوانات بە بابەتێکی گەرمتر دیگەل هەوادا بە ئێوار باش